جا ئەوانی کە ئێستا ئێوە ئاژەڵی ماڵیتان هەیە بە خێویەکەن ئەم بەشەی پرۆگرامەکەمان بۆ ئێوە بێگومان سوودی ئەبێت لەگەڵمان بن و ئەوانیش کە بەتەمان ئاژەڵی ماڵیان هەبێت یاخود ئەگەر منداڵێکیان هەیە بە تەنیا حەزەکەن هاوڕێک بۆ منداڵەکەیان هەبێت و ئاژەڵی ماڵی بێنەوە بۆ ماڵەوە بەخێوکەن جا ئەم بەیانیەوە لەگەڵمانە بن چونکە بەخێوکردنی ئاژەڵە ماڵیەکان ئێستا بۆتە دیاردەیەکی فراوان لە نێو خێزانەکانی باشووری کوردستان و لەگەڵەوەشە گیانی ئاژەڵ دۆستی تا دێت لە نێو تاکەکان زیاترە بێت ئەمە بێگومان کاریگەری باشی لەسەر ژینگە بەگشتی دروست کردووە و جگەلەوە پزیشکان ڕێنمایی ئەوە ئەکەن کە بە هەستیاریوە بە مامەڵە لەگەڵ ئەو ئاژەڵانە بکرێت ئەم بەیانیە لەگەڵ خاتوکانی بارزان پزیشکی ڤێرتەرنەری کە لە ستودیۆ سلێمانیەوە لەگەڵ ئێمەیە گفتوگۆکەی سەبارەت بەوە بەخێرهاتی و بەیانیت باش خاتون با لەوە دەست پێ بکەین کە چه ئاژەڵ و باڵندەیەکان کە لەگەڵ ژینگەی هەرێمی کوردستان زیاترە گونجێت باشتر بۆ تۆ سپاس زۆر سپاس دەکەم بەیانی ئێوەش باشتر بێ زۆر ئاژەڵ هەیە کە لەگەڵ ژینگەی ئێرەی کوردستانە ئەگونجێت بەڵام کەوتۆتەوە سەر ڕەغبەتی خەڵک ئێستا حەزی لە چ شتێکە ئێستا زیاتر خەڵک حەزی لە پشیلە و حەزی لە سەگ و هەندێک باڵندە هەیە ئەوش دەتوانم بڵام هەنێک پشیلە بریدەکانی هەیە لەگەڵ ژینگەی ئێرە ئەگونجێت هەنێکیش هەیە ناگونجێت گرنگ ئەوەیە ئەو کەسی کە ئەیکرێت ئەو کەسی کە بەسەمایە ئاژەڵێک بەخێوکە سەگێک پشیلەیەک یان باڵندێک بەخێوکە معلوماتی تەواوی هەبێ زانیاری تەواوی هەبێت لەسەر ئەو ئاژەڵە کە ئایا لەگەڵ ژینگەی ئێرە ئەگونجێت یان ناگونجێت و ئەگەر ناگونجێت بۆچی ناگونجێت ئەگەر ئەو بریدە ئەو توخماتە لێرە هەیە چ شتێک ڕێکارێک پێویستە بکرێت کە لێرە بەخێو بکرێت باشە خاتوکانی ئێستا هەندێک کەس هەیە حەزەکات لەو ئاژەڵانەی کە ئاژەڵی درندن بەڵام حەزەکە بیان کا بە ماڵی بۆ نمونە ئەبینی گورگێک زۆر بە بچووکیە هێنن یان بچکە شێرێکی بچووکە هێنن ئەمە تا چەنە ئێوە زانیاریتان لەبارەوە هەیە یان خەڵکانێک هەن کە ئەتوانین بڵێن ژمارەیان زۆرە کەمە چۆنە بەخێوکردنی ئەمانە بۆتە حاڵەتێکە بڵین زۆرە بە ئەوکو پشیلە و سەگ بێگومان وەکو پشیلە و ساگ نابێ بەڵام چۆنن ئەوانە دێن بۆ لای ئێوە هەیە لەو جۆرە بەڵێ بێگومان ئەو خەڵکانەشن کە حەزیان لێە ئاژەڵە درندەکان ئاژەڵە کێویەکان بەخێو بکەن بە تایبەتی مار شێر ئەم حاڵەتانەمان هەیە وەکو ئەوەی دکتۆرەکە پزیشکی ڤێتەرنەریەکە معلوماتی هەبێت لەسەریە بێگومان ئێمە وەکو پزیشکی ڤێتەرنەری معلوماتێکی ئەممان هەیە لەسەر هەموو ئاژەڵەکان بەڵام چۆن ئەڵێیت بەشەکەمان جا کردێتەوە ئاژەڵەکەمان جا کردێتەوانەیە ئیش لەسەر چ ئاژەڵێک ئەەکەین بەڵام وەکو ئام بەتەکێت زانیاری تەواومان هەیە لەسەریە ئەوش بێگومان پسپۆر و دکتۆری شارەزامان هەیە لەو ئاژەڵانەیە چ لە ڕووی شێرەوە بێت چ لە ڕووی خشۆکەکان وەکو مار و دوو پشک و ئەم بابەتانە کە هەنێ خەڵک هەیە ئارۆزووی لێ بەخێویکە وەکو بەخێوکردنیش بڵێ لەم ساڵانەی کۆتاییە لەم چەند ساڵی ئەخیرە بەخێوکردنی و ئاژەڵانە زۆر بووە لە کوردستان ڕغبەتیان زۆر لێ خەڵک حەز ئەکات بەخێویان کات باشە ئێوەکو پزیشکێکی ڤێرتەرنەری ئەمەوە بزانم کە تا چەندە ئەبێ متمانە بەو ئاژەڵە درندە و کێویانە بکرێت ئایا بە دروستی و بەڕاستی هەر ماڵی ئەبن هیچ مەترسیەکیان لەسەر نیە هەتا ئەوەی کە ژیان ئەکەن یاخود مەترسی هەیە کە ڕۆژێک بگەڕنەوە سەر خوا ئاسایەکەی خۆیان هەنێ ئاژەڵ هەیە نەخێر هەنێکیان هەیە ئەگەڕێتەوە سەر خوا ئەسلەکەی خۆیان ئەوەی کە پێشتر بوو درندەیە بەڵام ئەبێ بەردەوام حەزەرکەیت بەردەوام ئاگادار بیکەم ئاژەڵێکی درندەیە ئەم خوی هەر هەیە ینی چۆن ئەڵێ حەزەرکردنەکە باشترێکە وەک لەوەی تۆ متمانێکی تەواو بەم ئاژەڵە هەبێت و بڵێ تەواو ماڵی بووە چونکە احتیمالێکی زۆری هەیە کە بگەڕێتەوە سەر ئەو درندەی خۆی کە پێشتر هەبووە یان بۆ نمونە کارێکی لەگەڵ ئەەکەی تەبیعی یاریت لەگەڵ ئەکات نۆرمەڵیە بەڵام جاری وا هەیە نەخێر لە پەر گازێکت لێ ئەگرێت لە پەرچنێکت لێ حاڵەتێکی وا ئەبێت ئەبێ ئاگادار بیت زۆر باشە یانی خان بابینە سەر نەخۆشیەکان ئەو نەخۆشیە درمی و بەربڵاوەکان کە لەناو ئاژەڵەکان و باڵندەکان لە ماڵان بەخێو دەکرێن چین کە کامیان باوترینە کەسی بەخێوکەری ئاژەڵەکە یەکسەر ئەتوانێت هەستی پێ بکات
ئەو نەخۆشیانەی کە زۆر بڵاوە ئەتوانم بڵێم ئاژەڵ بۆ ئاژەڵ ئەگۆڕێ ئەوەی کە ئێستا لێرە زۆر بەخێو ئەکرێت سەگا پشیلەیە باڵندەکانە بە دەرەجەیەکیش ئەتوانم بڵێم نمبەر 1 پشیلەیە کە ئێستا خەڵک زۆر بەخێوی ئەکا ئەو ئاژەڵە درمیانەش کە لە ئاژەڵەوە ئەگوازرێتەوە بۆ مرۆڤ بە تایبەتی لە پشیلەیە و کە ئێستا زۆر بڵاوە فەنجایە واتە کەڕوو کە بە عەرەبیش پێ ئەوترێت فتڕیات کە زۆر بڵاوە ئەتوانم بڵێم لە ڕۆژگاری ئەمڕۆیە ئەوەی پشیلەی هەبێت ئەتوانم بڵێم لەسەر 80 بۆ 90 تووشی ئەو حاڵەتە بووە نەخۆشیێکی پێستیە ئەشگوازرێتەوە بۆ ئینسان بۆ مرۆڤ و لەسەر پێستی دروست ئەبێت چۆن ئەڵەی پەڵەیەکە لەسەر پێستی دروست ئەبێت بۆیە گرنگە خاوەن ئاژەڵ پێش ئەوەی کە ئاژەڵێک بەخێو بکات معلوماتی تەواوی هەبێ زانیاری تەواوی هەبێ لەسەر ئەم ئاژەڵە چۆن بەخێو ئەکرێ ئەو نەخۆشیانی کە زۆر بڵاون و تەنها ئەم نەخۆشیە ناچەند نەخۆشێکی تر هەیە چۆن توش ئەبێت لە چێ توش ئەبێت و بۆی بتوانێت ئەو ڕێکارانە بگرێتە بەر و تووشی ئەم حاڵەتە نەبێ یان کە توش بوو زوو فرێ بکەوێت و بیبا بۆ لای دکتۆری پزیشکی ڤێتەرنەری بۆی چارەسەری وەرگێت و ئەگەر لە قۆناغەکانی سەرەتایە بێت علاجی چارەسەرکردنی زۆر ئاسانتر ئەبێت وەک لەوەی درەنگتر کەوێت لە قۆناغەکانی کۆتایی یابێت باشە لە بەخێوکردنی ئاژەڵ و ڕاستەگیشە ئەتوانم بڵێم چەند فەرموو بەڵێ لە سەگیشا چەند نەخۆشیێکی تر هەیە بە هەمان شێوە ئەگوازرێتەوانێ ئەوانە زیاتر نەخۆشیە ڤایرۆسیەکانە کە ئاینەشت کە ئەگوازرێتەوە بۆ مرۆڤ بە تایبەتی هاری سەگ کە ئێستا خەڵکی خۆمان لە کوردستان زۆر لی ئەترسێ ئەتوانم بڵێم هەنێکیش هەیە کە بەخێوی ناکا بە بۆنی ئەو نەخۆشیەوەیە کە لە ڕێگەی لیکەکەیەوە ئەگوازرێتەوانێ ڕێپسی پێ ئەوترێت باشتر وایە پێش ئەوە زانیاری تەواو وەرگێت ڤاکسینیشنی تەواو کوتانی تەواو بۆ ئەو سەگە بکرێت بۆ تووشی حاڵەتێکی وانە بێت باشە ئەو ژینگەی کە ئاژەڵێک لە ماڵێک هاتیا بەخێو ئەکرێت ئەبێت چۆن بێت بۆ نمونە زیاتر ئەوەی کە پشیلە و سەگا ئەوەی کە زۆر بەخێو ئەکرێت پشیلە و سەگا ئەبێت چۆن بێت ئەو ژینگەی کە بەخێوەکرێت یا ئەبێت شوێنێکی تایبەتی خۆی هەبێت بۆ حەوانەوەی خواردنی یاخود ئاساییە تێکەڵاوە بێت لەگەڵ ئەندامانی خێزانەکە وەکو شوێنی حەوانەوە و شوێنی ئەو ژنگەی کە ئەبێت یابێت ئاژەڵ بۆ ئاژەڵ ئەگۆڕێت بۆ نمونە سەگێک گرنگە شوێنێکی کراوە بێ شوێنێک بێت بتوانێت بۆ نمونە ئەگەر نەشی بیتە دەرەوانێ باخێک هەبێت بچێتە ناو ئەم باخەوە یاری بکات بجوڵێت چکە سەگ پێویستی بە جوڵێ ناتوانێت هەر لە ماڵەوە دای بنیت و هیچ جوڵەیەکی نەبێت هیچ چوونە دەرەوەیەکی نەبێت زەڕورە یان شوێنێکی گەورە هەبێت یاخود لە ناو ماڵا بێت لە ببرێت کە لە ناو ماڵێکا بێت و شوێنێکی دیاری کراو بێت ڕۆژانە ببرێتە دەرەوە و پیاسی پێ بکرێت وەکو پشیلەش گرنگە زۆربەی خەڵکە بەخێوی ئەکات نایباتە دەرەوانێ ئەم شتێکی تەبیعیە پشیلە زۆر ئارەزوو بە دەرەوە ناکات حەز ئەکات زیاتر لە ناو ماڵا بێت و ئەمانە هیچ کێشەیەکی شینی ئەوە بۆ ئاژەڵ بۆ ئاژەڵ فەرق ئەکات بۆ شوێنی حەوانەوە و مانەوەیان گرنگە شوێنی حەوانی و خۆیان هەبێت تایبەت بێ بە خۆیان کە ڤاکسینیشن کوتان و مانگانە لەژێر چاودێری ڤێتەرنەریا بێت باشە بابزانی چەندێک جارێک هەبێت سەردانی لای ڤێتەرنەری دکتۆری ڤێتەرنەری بکەیت بۆ ئەوەی کە بزانی ئەم ئاژەڵێکە لە ماڵەوە هاتا تەندروستەکەی تەواوە چەندێک جارێک چێکی بکرێت باشترە لای پزیشک لەبەر ئەوەی ئەم ئاژەڵانە لەگەڵ خۆمانە لە ناو ماڵایە کۆنتاکتمان هەیە لەگەڵ یا بەرکەوتنمان هەیە لەگەڵ یا گرنگە مانگانە ئەم ئاژەڵە سەردانی پزیشکی ڤێتەرنەری بکە ببینرێت بۆی بزانین هیچ کێشەیەکی هەیە یا خود نییە ئەگەر مانگانەش نەبێت هیچ نەبێت دوو مانگجارێک دکتۆر ببینێت باشە من ئێستا پێش ئەوەی کە لەگەڵ جەناب تاک دەست بە گفتوگۆکەم وتم هەندێک کەس هەیە لەبەر ئەوەی کە تەنیایی مناڵەکەی بڕەوێنێتەوە یاخود دوو منداڵیە حەزەکات با بڵێ شتێکی دیکەش هەبێ لەگەڵیانە یاری بکات ئالوودەی ئەوە بن کە ئاژەڵێکی ماڵی بەخێوەکەن بەبێ ئەو ئاژەڵە ناتوانێتە ئەو مناڵانە بەبێ ئەو ئاژەڵە ناتوانن تااقەت بگرن تا چەندە دروستە کە ئاژەڵی ماڵی هەمان بێت و لەگەڵ منداڵانە تێکەڵ بن
بۆ ئەوەی لەگەڵ مناڵا بەخێو بکرێت ئەوە شتێکی زۆر دروستە. یەکەم لە ڕووی پەروەردەوانێ ئەم مناڵە فێر ئەبێت کە ئاژەڵ دۆست بێت، ترسی لە ئاژەڵ نەبێت، بەرکەوتنێکی چاوەتی هەبێت لەگەڵ ئەم ئاژەڵەیە، چ لە ڕووی ئەوەی بەتەنیا نەبێت، چ لە ڕووی ئەوەی هەندێک نەخۆشی هەیە کە وەکو نەخۆشیە دەرونیەکان تووشی ئەم مناڵە نابێت، لە ڕووی سترێس و خەمۆکی و بێتاقەتیێوانێ ئەم حاڵەتانەی نابێت و بەتەنیاش نابێت. بەڵام ئەوەی گرنگە خاوەن ئاژەڵەکە واتە دایک و باوکی ئەم کەسە ئەم مناڵە گرنگی بەم ئاژەڵە بن، لەژێر چاودێری پزیشکا بێت، تەنها ئەوە نەبێت بۆ مناڵەکەی بکردن و لای مناڵەکەی بێت، لەژێر چاودێری پزیشکا بێت، یەکەم بۆ مناڵەکە، دووهەم بۆ ئاژەڵەکە. باشە، ئێستا کەمێکیش باس لە خواردنەکە یەکەین بەس بە کورتی ئەو خواردنانی کە دەدرێت بە ئەو ئاژەڵانی کە ئاژەڵی ماڵین، هەندێک شوێنی تایبەت هەیە خواردنی تایبەت بە ئاژەڵەکان دەفرۆشن. تا چەندە دروستە لەو جۆرە خواردنانە بۆ ئاژەڵەکان ئەکردرێت یا ئایا ئاساییە هەر خواردنێک کە بۆ نمونێ مەزانی پشی لە حەزە و گۆشتە، حەزە و ماسیە، حەزە و مریشکە، هەر بە زانینی خۆمانە خۆراکانی بێنین، یا دروستن ئەو جۆرە خۆراکانە لە دەرەوە بۆیان بکردرێت کە ئەو بابەتانە نازانم شکلیانەڵی کۆرنۆفلێکس و ئەو بابەتانی وەکوانی کە مناڵانەی خۆن دروستنەوانە؟ بەڵێ 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 ئەوانە زۆر دروستن، خواردنی ڕاستی خۆیان، خواردنی دروستی خۆیان ئەوەیە ئەو خواردنانە بخۆن، لەبەرەوەی ئەم خواردنانە پرۆتین، کاربۆهیدرات، ڤایتەمینات، ئەو مادەکان زایانی تایە کە ئەم ئاژەڵە پێویستێتی بۆ گەشەکردنیە و ضرورە کە ئەم خاوەن ئاژەڵە بە هیچ جۆرێک لە خۆی خواردن نایەت بەم ئاژەڵە، لەبەرەوەی هەنێک خواردن هەیە لەوانەیە زانیاری نەبێ لە سەریە تووشی نەخۆشی بکات، تووشی سکچوونی بکات، تووشی ڕشانەوەی بکات، یاخۆن تەمەنی زۆر بچووکە لە خۆی خواردنێکی ئاەتێکە هیچ دروست نییە ئەم خواردنە بدرێت بەم ئاژەڵە، لەوانەیە حاڵەتێکی زۆر ئیمەرجنسی بۆ دروست کات و نەتوانێت هیچ پزیشکێک نەتوانێت چارەسەری بکات لەبەرەوەی تەمەنی بچووکە. گرنگە پێشەوەی ئەم خاوەن ئاژەڵ بەخێو بکات، زانیاری هەبێت کە چۆن خواردنی پێبات. ئەم خواردنانە وەکو خۆ دەڵێ کۆپس وایە کە مناڵ ئەیخوات ئەوە خواردنە دروستەکەی خۆیانە، ئەتوانی وەکو خواردنی تر ڕۆژانە بۆ نمونە مانگانە لە مانگێکا جارێک شتێکی کەی بیتێ بۆ ئەوەی تەنها ئەو خواردنە نەخواوە، تەنها ئەو خواردنەش نییە، چەند شتێکی تر هەیە کە تایبەتە بە خۆیان، تەنها ئەتوانی ئەو شتانی بیتێ، بەڵام باشتر وایە خواردنی ناوماڵ نەخوات. ئەگەر خواردیشی پرسیاری چاوەتی بکات، زانیاری چاوەتی هەبێت کە ئایا ئەم خواردنە ئەم شتێکی ئەیات بەم ئاژەڵە دروست یا خۆ دروست نییە، لەوانەیە زیانێکی زۆر بگەێنێ بە ئاژەڵەکەی. پزیشکی ڤێتەرنەری کانی بارزان سەبارەت بە بەخێوکردنی ئاژەڵە ماڵەکان و گرفت و نەخۆشیەکانی ئەم بەیانی لەگەڵ ئێمە بۆی سپاس دەکەین. زۆر سپاس دەکەم بۆ ئێوەش، کاتێکی خۆش.